ئیتر ئێوارەیش ئینشاڵڵا بەتەمای تکە و برژاندنین. چۆنی ئەمڕۆ دوور نەکەوتونەتەوە هەر سەیرانەکەتان هێناوەتە وێڵەیەر؟ وڵایتر بۆ خۆمان لە نزیکی شوێنەکەین ئەنجام لەبەر مناڵەوردکە مناڵمان زۆر پێ قەڵەباڵخین لە خوا بەزە بە حەزمان نەکرد دوانیوە ڕۆژ هاتوین بەیانەکەی نەهاتوین ئیتر ئێستا بۆ خۆشی دڵی مناڵەکانشمان خۆش کردووە و هاتوین بۆم نزیکە. وێڵەیەریش خۆشە نزیکە لە سلێمانی. بەڵێ بەڵێ ئەرە وەڵا بەڵێ. دا حاجی من تێبینی ئەوم کردووە ساڵانی زوو هەژنۆ عیلە بەیەکەوە لە پاسێکا کۆ بوونەوە ئەهاتن بۆ سەیران. ئێستا ئەو نبینین لە هەر شوێنەکە 4-5 کەس بەیەکەوە هاتووە بۆ سەیران و دانیشون نانەکەی خۆیان نەخۆن و ئەڕۆنەوە. ئەمە بۆچی ئەو سەیرانە جاران نەماوە؟ ئەوە لەبەر ئەوەی بە قوربانم ئەوستا سارە کەم بوو ئێستا خوانەی برام و ماڵە سارەیە خوانەی برامی هەیەی بە سارەکە باشترێکە ئەڕوین ئەوسا پاسەکە کۆمەڵیە کردین کۆیە کردینەوە ئێستا وان نەماوین بۆیە سارەکە هەیە خوانەی بڕبێ یەین و ئەچین بۆم نزیکانە و بۆ دووری ژەڕۆین بەخوا. دا حاجی مەبەستەکە ئەوەیە جاران خەڵک بێکەوە کۆوە بۆ هەمووی خۆشحاڵ بوو. ئێستا یعنی تاکوتەراخ بەبینی سەیرانی گشتی بکرێت. بەڵێ ئەزانی هیچیە قەڵەباڵخەکەی ماڵ هەیە ئازیزی زۆر لێ ڕۆیشتووە ئیتر تااقەتی نەماوە کێتیشە دەرە لەبەر خاتی مناڵەکانە و بای دڵی خۆی و خەفەت و مەراقە ئاوا دەریەک بڕێت و یەتە دەرەوانێ لەبەر ئەوەیە. زۆر باشە دەست خۆش بێت سپاس دەکەم. تۆ وەکو کابانێک ئەمڕۆ هاتوونەتە ئێرە چیتان لێناوە چیتان حازر کردووە؟ بەخێر بێن وڵایی ئێمە دوانیوە ڕۆ هاتین هەر هاتین عسرە چاک و کێک و خواردنی ترمانێ نابوو شیرینی وشت ئەومان خواردووە تر ئێوارەیش ئینشاڵڵا بەتەمای تکە و برژاندنین سنگ و باڵ و گۆشت و خوانەی بڕێشتمان پێ. زۆر باشە. لە ماڵەوە خواردن و شێشت و ئەوانە ئایدی ئێوەیە لێرە هەر خۆتانە ئەرکەکە لەسەر خۆتانە یان ئەوە تا چۆن چۆنیە؟ وەڵایی ئەوەتە ئێستا هەر پیاومان لەگەڵ نیاتوین پیاوەکانمان لە ماڵەوە نەبووین سێمە خۆمان خوانی بڕێمی سارەی پێەوە حەزمان کە کۆبینەوە بین بۆ ئێرە هەم جەوێکە کۆڕین و هەم خۆش و هەم ناڵەکان جەوێکە کۆڕن و لەمە لای ئیمتیحانیش دەست پێکا بێ ئاگادار بین. زۆر باشە دەست خۆش بە سپاس دەکەم. تۆ ئەبینم لە ناو هەمویانە لە هەمویان گەنجتری جاران سەیرانەکان زیاتر هەڵپەڕکی و خۆشیوانی تیا بوو ئێستا لەم سەر بۆ ئەو سەرگەڕام کەسێکم نەبینی ینی سەیرانکەرێکم نەبینی هەڵپەڕکی و خۆش و شادی بێت ئەمە بۆ تۆ بۆ گەنجێکی و کتۆ کە لە ناویانە ئەمانە تاچەن ئەم دیمەنانە بۆ تۆ ینی حەز بە ناخۆشی یەکەیت کە بۆ نمونە بۆ شێوازە وەکو زاران سەیرانەکان هەڵپەڕکەیتیانە؟ بەخێر بێ اینجا وڵی ئێمە خۆمان پێشتر کاچوون بۆ سەیران ڕاستە جەوێکی ترمان هەبوو تاقەیەکی ترمان هەبوو هەر نەک ئێمە بەعام هەموو کەسێک تاقەیەکی تری هەبوو زێکی تری هەبوو کاچوو بۆ سەیرانجەوێکی تری هەبوو بەڵام ئێستا لەوتی ئێمە هاتوین ئێمە دوانەوە ڕۆ هاتین لەو کاتەوەی کە هاتوین هیچ کەسێکم نەبینی کە هەڵپەڕێ و خۆشمان هیچ هەڵپەڕکێ و خۆشیێکی تیانە ڕاستە سەیران خۆی هەر خۆشە کاچیتە دەرەوەجەیەکی ترا خەڵک زیاتر هەر بۆ ناخواردنەکەیێتە. بەڵێ بەڵێ ئێستا زیاتر هۆکارەکەی وەیە کە ئێستا لە سوۆسیال میدیا زۆر هەواڵی ناخۆش بڵاوە بێتەوە و کەسەکان هەمویان تووشی قەیرانێکی دەرونی بوون و هەمویان لەلایەکەوە ئازیزێکیان لە دەزیاوە ئێستا ئێمە خۆمان جاران کاچین بۆ سەیران هەژنۆ عیلە بەیەکەوە چین بۆ سەیران لە شوێنێکەوە بووینەوە هەمووی هەڵەپەڕی هەمووی تاقەیەکی هەبوو هەمووی جەوی هەبوو بەس ئێستا وانە ینی ئێمە بە حکمەوەی خۆمان کەسی ئازیزمان زۆر لە دەزیاوە لەم چەند ساڵی کۆتایی تر هێوە ینی هەستەکەم خەڵکەکەش هەمووی بە ئاموای لێ هاتووە تاقەتی.